بەڵێ عزیزان سڵاوتان لێبێ من یادگار فایەقم جارێکی تر لە پاسی هەڵبژاردناتینەوە خزمەتتان ڕاستە بانگەشە کۆتایی هاتووە بەڵام پاسەکەی کوردستان 24 هێشتا لە ڕۆیشتن بەردەوامە بۆ ئەمڕۆژ دوو کاندید میوانمان نین وەکو ڕۆژانی ڕابردوو بەڵکو دوو میوانی تایبەت یەک لە سلێمانیەوە هاتووە و تەشریفی هێناوە ئەوی دیکە لە هەولێرەوە ئێمە ئەمڕۆ پرسیارەکانیان لێ ئەەکەین پرسیارەکانی خۆمان و ئەوانەشی کە بە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پێمان گەیشتووە چاوەڕێ بن ئێستا ئەچین دوو میوانەکە هەڵ ئەگرین زانم بکەم. بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت وەکو لە پێشەکەەکە ئاماژەم پێدا کە ئەمڕۆ دوو میوانی تایبەتمانێ میوانەکانمان کاندید نین دوو میوانن یەکێکیان لە هەولێرە و ئەوی دیکە لە سلێمانیەوە تەشریفی هێناوە هەرێک لە بەڕێزان کاک نەوزادادی پارێزگاری هەولێر بەخێر بن سەرچاومان وەروەها دکتۆر هەڤاڵە بووبەکر پارێزگاری سلێمانی ئەوەش بەخێر بێن سەرچاومان دکتۆر دیارە ئێمە ئەمڕۆ هەمیشە لەم پاسە کاندیدمان سەرخست بەڵام ئەمڕۆ دوو پارێزگارمان سەرخستووە ئێمە سوپاسانەکەین بۆم دەرفەتە بەتایبەت لەمڕۆ کە ئێوە ینی سەرۆکایەتی لیژنەی ئەمنی شارەکانی خۆتانەکەن پارێزگاکانی خۆتانەکەن سوپاسی ئەم دەرفەتە ئەەکەین کاک نەوزادگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین ینی بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین ئەگەر بەناو هەولێرا بگەڕێی لەبەر پۆستەر و لافیتە و ئەم شتانە ینی هەندێک جار مەودای بینینی شت وەکو پێویست نییە ئەمە بۆچی بەم شێوەیە بوو یاخود شتێکی یاساییە و لە فترەی بانگەشەیە ئەمەشە بێت لە هەموو هەڵمەتەکانی هەڵبەژاردن یەک لە ڕێکارەکانی کە کاندیدەکان و قاوارەکان دەیگرنە بەر پۆستەراتەکە بڵاوی دەکەنەوە بە جێ شوێنەکانیش کە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن دیاری کردیە کە بینە بینایەکانی حکوومەت و جێ شوێنی پەرسکە مزگەوتەکان و ئەم تهدید کرایەکە ناکرێت ئەو شوێنەکانی کەش ڕێ پێدراوە ئینسان ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکەی پێشووتر بەڵێ ئەم جارە پۆستەرات زۆر زیاتر بوو زۆر زیاتر بوو چکە ئەمە چەندەمین هەڵبژاردنە ئێمە دەیکەین چ ئەنجومەنی پارێزگا بۆ چ پەرلەمانی عێراق بۆ چ پەرلەمانی کوردستان بۆ چەندەمین هەڵبژاردن بووە بەو شێوازە نەبووە ینی کاندیدەکان بەو شێوازە زۆر ینی زۆر تەرکیزە سەر پۆستەرات کرا ئێمەش بە تاکید ئەگەر مەسەن بە تایبەتی مەسەن شەقامی 6 مەتری پێدا بسوڕێ و کە شەقامی سەرەکی بازنەی ناوشارە دەبینین یەکجار زۆر پۆستەرات هەیە بەڵام بۆ ڕێکارەکانی ئێمەش ئاسانکاریمان کرد ئەگەر مەسەن بۆ هەر ڕێنماییەکیان هەر داوایەک باە لەوانەیە هەستیان کرد بە کە فەسایەکی ئازاد نییە دووبارە تەدەخل سەورکەن تەدەخل هەیە یان ڕێگریەکەیە لە بۆ قەوارەیەک یان بۆ کاندیدێک بۆی ئازاد بوونە بەڵام بەڵێ پۆستەرات بەراورد بکەین لەگە جارانی پێش ڕێگری لەوەش نەکراوە لایەنێکی دیاریکرا پۆستەری نەخێرنامە بەو پەڕی ئازادی و ڕێکارەکان کرانە بەر بۆ ئەوی خەڵک زۆر بە ئازادانە کارەکانی خۆیان پۆستەراتەکان دەن چەند قەبارەی گەورە بێت لە چ شوێنێک ئەو شوێنەکە ڕێپێدراوە هەموو لە تەنیژێک وەکە تەماشای شەقامە سەرچەکان بکەین. سپاس کاک نەوزاد بێگومان دێمە وڵاتان دکتۆر هەڤاڵ چەندێکە پارێزگاری سلێمانیت چکە پرسیارێکمەیە لەسەرەوە لەنای خوای گەورە 8 مانگە ئێمە پارێزگاری 8 مانگە پارێزگاری سلێمانین دوو هەڵبژاردنتان بینیوە دوو بوومە لەرزەتان بینیوە ئەگەر هەڵە نەبوو دوو خۆ پیشاندانیشتان بینیوە ئەمە چییە و چۆن توانی وتانە هەڵبکەن لەگەڵی ئێمە لەبەرەوەی ئامانجی یەکەممان ئاشکردنەوەی خەڵک بوو لەگەڵ دەوڵەت لەگەڵ حکوومەت و دروستکردنی ئاشتی کۆمەڵایەتی بوو چکە بڕوامان وایە ئەگەر ئارامی دەرونی و ئاشتی کۆمەڵایەتیە بێ ئاسایشی گشتی تەحسیل حاصڵە دروستە بێ بۆیە هەوڵێکی زۆرماننا و باجی قورس و گرانمان بۆ دروستکردنی ئەو مۆدلەیە وامان کرد کە پارێزگا حکوومەت بە پشتیوانی حکوومەت یاریێمی کوردستان و کۆی لایەنە سیاسیەکان و نخبە و کەرتی تایبەت و
ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و سەفارەت و قونسولێتەکان کە بە ئەمانەتەوە ئەیڵێم بەشدار بوون لەوەی کە بتوانین بە معنای کەلیمە حکوومەتێکی شەفاف بێ لەسەر بنەمای لێپرسینەوە ئیش بکە حکوومەتی خەڵک بێ داخوازیەکانی خەڵک جواب باتەوە خزمەت گوزار بێ بە دوای سێ بنەمای سەرێکیەوە بێ کە یەکەمیان حکوومەتێکی باش بێ دووهەمیان خزمەت گوزاری باش تەقدیمی خەڵکاوە سێمیان فرسەتی سەرمایە گوزاری و بەرهێنان دروستکا بۆ ئەوەی دەرفەتی هەلیکار دروست بێ ئیش دروست بێ کاسەی پڕ دروست بێ بۆی ئاشتی لە نیشتیمانەکە و لە شارەکە و لە گەڕەکانە دروست بێ سوپاس بۆ خۆی گەورە کە ئێستام قسێ ئەکەین دوای هەژمان ئەمانە دروست بوون چ کارە ساتە سروشتیەکان گەورە بوون لە هەڵەبجە و دەربەنی خان و شارە زور و قەرەداخیشی گرتەوە بۆ مەلەرزەکان چ خۆپشاندانەکان ماوەیان زۆر بوو و قەبارەیان گەورە بوو و لە هەمان کاتا هەڵبژاردنەکانیش هەڵبژاردننی شارە نووساز و گەورە بوون سەرۆکی لیستە گەورەکان و سەرۆکی قوارە گەورەکان بەڕێز مەسعود بەرزانیەوە بە بەڕێز عەبادیەوە بەڕێز جیڤان بەرزانیەوە بەڕێز قوبات تاالبانیەوە بەڕێز فواد مەحسوومەوە ئەوانی تریشەوە کەمپینی سەرەکیان هێنابووە پارێزگای سلێمانی بەڵام زەمینەیەکی وامان دروست کرد کە هەلی هاوبەش بۆ هەمووی هەبێ بەریەکەوتن نەبێ خەڵک ئەنجامەکەی بەلاوە گرنگ بێ کە دروستکردنی ئارامیە لە یەکتر تێگەیشتنە خۆشەویستیە خۆنەویستیە سواز بۆ خی گەورە و بۆ خەڵکی پارێزگاکە و کوردستانیش ئەمە ئیستاتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر باش لەم هەڵمەتی هەڵبژاردنەیە ڕەنگیاوەتەوە. بەڵێ سوپاس کاک نەوزاد پرسیارێکی شەیە یەک تۆز بە کورتی لەسەری بۆ ئەستینیانی هەر لە ئێستەوە هەندێک نیگەرانی ئەوەن خەمی ئەوەیان ئاڵێن ئەم پۆستەرانە لە ماوەی چەند لا ئەبرێت و چۆن پاکەکرێتەوە و کێ پابند و ملزەمە بەوەی کە لای بات. تاوان بەپێی یاساکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی قوارەکان خۆیان بەرپرسن دەبێت دوای هەڵمەتەکە خۆیان کۆبکەنەوە و هەڵی بگرن بۆیش بارمتەیەکیان هەیە بودجەیەکیان لە داناوە بۆکو ئەوەی سزا پێ دەدرێنەوانی کە ئیجراعات نەکەن و هەڵی نەگرن و ئەوەی ئیلتیزام نەکەن بە هەڵگرتی پۆستەرەکان بۆیە ئەرچی سەرشانی قوارەکانە پۆستەرەکان هەڵبگرێت ئەگە هەڵیان نەگرتن و ئەو پارەیە بە غەرامە دەکرێن و ئێمە شارەوانەکان دەتوانین لە کەمتر لە مانگێکە هەڵدەژی باشە. وردە وردە بینە سەر باسی هەڵبژاردن و چکە بانگەشە کۆتایی هاتووە و ئەمڕۆ هەڵبژاردننی بڵین دەنگدانی تایبەت دەستی پێکرد ئێوە سەرۆکی لیژنەی ئەمنین چۆن بەڕێوە چۆتە ئەم ساتە هێندەی ینی زانیاریەکان بێەوە گەشتۆتەوە خڕوقات هەیە پێشێلکاری هەیە ڕێکارەکان چۆنە ڕۆن تەنها بەیانی بەڕێز کاکندرێن سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردن پەیوەندی پێکردین کە لە کۆی بڕیارێک دەرچووە کە گوایە بە نفوس دەبێت دەنگ بدەن مش لەگەڵ بەرز قایمی کۆی قسەمان کرد گوتمان کە ئەمە ناکبێت چکە ڕێنمایەکانی کۆمیسیۆن وازەحە کە پاسەپۆرتە جنسیە کارتی نیشتیمانیە بۆی ئەمە دەبێتە هۆی مەسەلەن دواتر مفۆزیە ناچار دەبێتن ئیجراعاتی یاسایی بکاتن و ئەمە بەردەوامە یان چارەسەر کراوە تبلیغ کراوە قایمقام پێم گوتوەگوتەمە بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنە لەگەڵ کۆمیسیۆن قسە بکە ئەمە بۆەوەی لە چوارچەوەی ڕێنمایەکانی هەڵبژاردن هەمومان پابند بیگوێ باشە سوپاس دەکەم دکتۆرە بەڵ بۆی ینی کاتەکە استیغلالکەین ئەو پرسیارانەی لە کاک نەوزادم کردنە وڵێم لە تۆی نەکەم لە سلێمانی چییە گوزاریت بە نسبەت پاکردنەوەی پۆستەر و لابردنی پۆستەرەکان و بەڕێوە چوونی پرۆسی دەنگدانی تایبەت بەگشتی و جیاواز بووم بانگەشەیە لەوانی پێشووتریش بەڵێ لەبەرەوەی کۆمەڵە ڕێنماییمان دەرکرد یەکەم بۆ ئەوەی کە شار نەبێ بە قوربانی هەڵمەتی هەڵبژاردننی لایەنەکان و ئارامی خەڵک و ژیانی گشتی خەڵک نەبێ بە قوربانی چکە هەموو خەڵک دەرکەوت لە هەڵبژاردننی پێشووە بە کۆی لایەنە سیاسیەکان نوێنەرایەتی لە سەدا سی ئەو خەڵکانە ناکەن کە چوون بۆ دەنگدان ناکرێت لە سەدا هەفتاکەی ترکەی بە قوربانی ئەوە و ئەبێ زمینی هاوبەشیش بۆ ئەوانی کە بەشداری لەو پرۆسیەکەن بسازێنی ئەمەمان کردووە ڕێنمایەکان بە سوپاسەوە لایەنەکان جێبەجێیان کردووە چ شوێنمان دیاری کرد کە بانگەشەی لێ بکرێت چێو شوێنانی بانگەشەی لێ نەکرێت و ڕێوشێنمان دیاری کرد پەڕۆ هەڵواسی نووشت لە سلێمانی نەبوو مەنعمان کرد و شوێنی دانانی پۆستەرەکانمان دیاری کرد و ئەو زاهیرەیە لە سلێمانی کەمترە لەگەڵ ئەوەی هەڵمەتەکە بۆکو باس کرا گەرمترە تونترە بەڵام ئارامترە بەریەکەوتن نییە هیچ پیا هەڵبژانێک نییە بەڵکو هەرکەس ئەوەی خۆی بیکا بەداخەوە هەنێ سەرۆگلیستی لێ دەربکەی کە لە پێناوی دەنگا خەریکە خاک و نیشتیمان و خەڵک و خواشمان لێ ئەڕەنجێنن کاوە پێویستی بەوە نییە ئەبێ باسکردنی خراپەکانی خەڵک تۆ
باش ناکە باسکردنی ناشرینەکانی خەڵک تۆ جوان ناکە ئەبێ خەڵک بە دیلەکانی خۆی عرسکالەوەی بەرنامەی ئێمە هەڵماناوە ئەرکییانە سیاسەکانە ئەگەر پێویست بێەوە دام و دەستگای دەوڵەت بن بە سپاسەوە ئەڵێم لە هەژدەی دووە ڕێنمایی و فەرمانم دەرکردووە کە بۆ 12 بۆ ئیستاش درێژمان کردەوە حکوومەتی خۆجیی لە سلێمانی بێلایەن بووە بە هیچ جۆرێک کەسمان نەچوینەتە کەمپینی هەڵبژاردنەکانەوە سوپاسی هەموو سەرۆکیێکە کارژێڕیەکان و بەرپرسی فەرمانگەکانی دەوڵەتەکەم نە سەرمایی ماڵی نەمرۆیی نەدارایی بەکار نەهاتووە پەیژەیەک بەکار نهاتووە هیچ دەوڵەت بۆ هەڵواسینی لافیتەی حیزب ئەگەر دەسەڵاتداریش بێ دەرفەتی هاوبەشمان بۆ هەمووی دروست کردووە کۆکردنەوە لێکردنەوەشی وەکو ڕێنمایەکانی کۆمیسیۆنەڵێ لە ئەرکی قەوارەکانە و کاندیدەکانە بێ کۆی بکەنەوە و ئەوەشی کە ئەوان نیان کرد شارەوانی لە ڕێی و کۆمپانیانی دیاریەکە لەو بارمتەیی کە لایەنە قەوارەکان دایان ناوە خرجەکرێ بۆ پاکردنەوە لێکردنەوەی ئەوە کە ئەم جارە تا ڕادەیەکی زۆر باش بە شێوازێکراوە کە هەڵگرتنەوە کۆکردنەوەی ئاسان بێ کەواتە دکتۆر زۆر جار باس لە کە باسی بەرەو پێشچوونی دیموکراسی و باشتربوونی دۆخ یاریێمی کوردستانەکرێت بە ڕژبینیەوە باسەکرێت ئەمەی کە ئەم جارە بەرکەوتن نەبووە ئەم جارە سیارە و مڵک و ماڵی حکوومەت بەکارنێنرا میری بەکارنێنراوە لە بۆ بانگەشە بۆ لایەنێکی دیاریکراوە هەموو ئەمانە خاڵی ئیجابی و گەشن بەڵێ بەتەکی دەمانە دەستکەوتی گەورن خۆ دیموکراسیەت شتێکە ئەبێت دەوامی هەبێ و ئەبێ زمینی بۆ بسازێنی ئێمە هەڵبژاردننی 5مان لە چاو هەڵبژاردنەکانی ترا بە اعترافی نەتەوەی گرتوەکان لە عێراقیش کە سوپاسی ئیدارەکەمانی کردووە زۆر ئارام و باش بوو ئەم جارە زیاتریش لەوە ئارام بووە منەظەمتر بووە ڕێک و پێکتر بووە ئەمە فرسەتی ئەوە دروستەکە کە ئەو هاوڵاتی زیاتر هان با بۆ دەنگدان ئەبێ لایەنە سیاسی و قەوارەکان و ڕاگەیاندنیش ئیشیان لەسەرەوە بێ زۆرترین خەڵک هان بدەن بۆ ئەم پرۆسەیە چکێمە کۆمەلگایەکین پێویستمان بە دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانە لە وادەی خۆیانە بۆی خەڵک لەسەر ئەمی تۆ دەڕابێنین ئەگەر ئەمانەمان کرد بە تەقویمێکی زەمەنی هەڵبژاردنەکان 4 ساڵجارێ لە کاتی خۆیان ناکران وردەوردە ئەم گرژێژ نامێنێ و یەک داواژەیە کە ئەبێ ئەم لایەنە سیاسی قەوارانە لە خیتابی سەوری و لە خیتابی حماسی دەربچن ئەبێ بەرەو خیتابی خەدەمی بچن ئەبێ بەرەو خیتابی دەوڵەتداری بچن سەرۆک لیستانەی ئاماژەت پێدانورتت زۆریان لێ ڕەنجانوین تەنانەت خودداشیان لێ ڕەنجانوین هەر لەو خیتابە سەوریەت خلاوەتەوە نابێ هەم ئینسان بکەی بە قوربانی ئەو دەنگەی کە توی پێچیتە پەرلەمان ئەبێ خۆت بکەی بە قوربانی ئەو هاوڵاتی بە ئیستیقرار و بە ئازادی بچێت دەنگ بات جا بۆ من دەنگ بەکێ ئەیا گرنگ نییە گرنگە لە ئەنجامی ئەم هەڵبژاردنەوەکو عێراقمان لێنێت کۆمیسیۆنەکەی خۆمان بێ بە کۆمیسیۆنێکی وەتانی ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە چکە کۆمیسیۆن لە بەغا فەشەلی هێنا دیموکراسیت لە بەغا فەشەلی هێنا هەڵبژاردن لەسەر چاوەکەەوە لێڵ بوو کوردستان لە بەردەم تەجروبەیەکی گەورەیە هەر مەسەلە پەرلەمان نییە ئێمە پرۆسەیە سەرخین ئەبێ کۆمیسیۆنی سەرخین دیموکراسیت سەرخین متمانە بە سندوقەکانی دەنگدان پێیا بکەینەوە متمانەی خەڵک بە نەفەوتاندنی دەنگەکانی و نەهێشتنی ساختەکاری و نێشتنی گەندەڵی بنیاد بنینەوە دروستکردنی ئەمە ئەرکێکی گەورەیە کە ئەبێ ئێمە گەورەتر لە قەوارە سیاسەکان و کاندیدەکان سەیریکەین بۆ من سەرکەوتنی پرۆسەکە گرنگە نەک سەرکەوتنی ئەو کەسایە ئەو لایەنەیە و قەوارەی کە تەنیا بە هەوڵی سەرکەوتنی خۆیەتی سپاس دەکەم دکتۆر کاک نەوزاد بێمەوە لای ئێوە ینی زۆر جار باس لەوە کراوترا پارتە سیاسیەکان بە دیاریکراوی قسە لەسەر پارتی وێکێتیەکراکە مڵک و ماڵی حکوومەت و میری بەکارێنن هەموو شتێک بەکارێنن لە پێناوی بانگەشەی هەڵبژاردننی خۆیان ئەم جارە ئەوە چارەسەر کرابوو ئەمە ئەگەر تەماشای واقعی کوردستان بکەین بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبەر ماوەیەکی سەخت و تاڵ بوو بۆ خەڵکی کوردستان زۆر قرس بوو و ئەو پێشهات و ڕووداوانە نەخوازراوانی کوردستانمان دیت چەند قرس بوو بەڵام کە لە هەڵمەتەکانی 15 دیتمان و هەڵبژاردن کرا و کوردستان لەگەڵ ئەوەی کە تەوەقعی شتی دیکەی بۆ دەکرا لە نزەی ئەم دابڕان و شێواز و بابەتەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر هات نیشاندا کۆمەڵگەی کوردستان ینی ئارامە هەمنی دەوێت سەقامگیری دەوێتن و بەڵێ ماندووشە خۆڕاگر بوو زۆر یعنی ئەم هەموو قەیرانانەی دارایی داعش ئەم ئەحداسانە و هەڵسوکەوتی حسابی کوردستانیش لەگەڵ ئەحداسە نیشتیمانیەکان و ڕوبەڕووبوونەوەی بوون و کە بڵێن بچنەوەی ڕزگاری خوازی کوردستانی خستە بەرامبەر بەرپرسیار بە شێوازێک دەڕاتن بەڵام لەگەڵەوە ملەتەکە هەڵوێستی دیار بوو کە ئێستاش لەگەڵ ئارامیە لەگەڵ سەقامگیریە لەگەڵ تەباییە بۆیش دووبارە هاتە دەنگدان و بە ئارامی
ڕاستە مثلەن شێوازی هەڵمەتەکانی هەڵبژاردننی 12 جیاوازترەکە ئینسان هەستی پێ بکاتن لە هەمان کاتدا ئیسیجابی خەڵک لەگەڵ حکومت لەگەڵ هەموو ئەو گلەیانە و ئەو ڕخنانەی لە حکومت دەگیرێ و کەم و کوردەکانی یان کە هەبیتن بەڵام هەڵوێستی خەڵکی خۆمانمان بینی بە شێوەیەکی گشتی چۆن پاڵپشتکە دام دەستگاکانی حکومەتیش بۆ خەڵکە لەبەر ئەوەی هەموو دام دەستگانی ئێمە لە هەولێرش لەسەر لە پایتەختی هەرێمی کوردستان بۆ خزمەتگوزاری وە بۆ هەموو ئەو بڵێن ئەو فەزایە ئازادە دروست بکاتن و هاوکاری و جێبەجێکردنی هەموو بۆ هەموو لایەنەکان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی ئیستیغلال بکرێت لەلایەن حزبێک یانێک یان کاندیدێکەوە بەو شێوازە بووە بۆش ئەم هەڵمەتەی ئێستاکە کە دەیبینین ئەگە تەماشای حتا بابەتەکانی بەکاریشی دینن جیاوازە لەگەڵ 12 لە بینی لایەنە سیاسەکان ئەنسان هەست دەکا کوردستان چتە قۆناغێکی دیکە دیسان لەوانەیە نەخشەی سیاسی دوای هەڵبژاردن بگۆدرێتن بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکەکە زۆر بە کە مەطلبەکەی ئەوەیە سەقامگیریە ئارامیە کە کوردستان خزمەت گوزاریەکانی زیاتر پێش بخرێتن و شێوازی بڵێن وەڵامدانەوەی خەڵک لەگە هەڵبژاردنەکان لە هەمان کاتدا پێشوەچوونی پرۆسی دیموکراسیە چکە هەر ئەزمونێک و هەر پرۆسەیەکی هەڵبژاردن و مارەسەیەکی دیموکراسی ئەزمونی خۆی هەیە و خیبرەی خۆی لەگە خۆی دینی و خەڵک زیاتر تێدا سودمەند دەبێت شێوازیی بەکاردێنی بۆیە مەسەنەگە بەراوردینەوە تو دوو بکەن یەکەم هەڵبژاردننی خۆمان بکەین لەگە هەڵبژاردنەکانی کە بەردەوام گۆڕانکاری ئەرێنی بەسەردا هاتیە بۆیە ئێستا کەش لەم کە پەرلەمانی کوردستانە ململانێکی بەهێزە لە بینی هەموو کیانەکان و پارتەکان و حتا کاندیدەکان بۆ گەشتن بە پەرلەمانی کوردستان بە تایبەتیش دوای هەموو ئەحداسە گەورانەی کە ساڵی پار ڕوویدا لە کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین بە شێوازێکی زۆر ئارام و هێمن و هەموو ئەو چاودێرە بیانیانەی کە لێرەنا بڵێن ڕێکخراوەی نەتەوەی گرتوەکان کە بارەکەی سەرچیان لە هەولێرە قونسڵخانەکان کە لە هەولێرن هەموو زۆر بە ئەرێنیەوە کە ڕۆژانە دەیان بینین زۆر بە باشی وەستی ئەم هەڵبژاردنەوە و ئەوانش دامی پرۆسی دیموکراسی دەکەن ئەوە کەسێک شنووسی بووی کە ینی ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی نوێەوە چکە جاران بەرامبەر ڕای جیاواز ئەگەر کەسی بەرامبەری بەدڵ نەبووە بەنایاری بزانێ ڕەنگە لی بدایە ڕەنگە فیشەکێکی پێ بنای ئێستا ڕەنگە بڕوا پۆستەرەکەی بدڕێنێ کە ئەمەش خراپە بەڵام ئەگەر لەوە یا بۆستێت هەر باشترە لەوەی کە ئینسانێک عزیەتی نەبێت کاک نەوزاد ئاماژەت بەوە داوتت هاوڵاتیان زۆریان چەشتووە و زۆریش بەرگەیان گرتووە و ئاماژە بەوا درێت کە دۆخ هێرێمی کوردستان بەرەو باشتر و باشتر و باشترینی شەچێت چۆن بۆیان قەرەبووەکەنەوە چۆن ئەم تحملەیان ئەوەی بەسەریان هاتووە بە تایبەت لە ڕووی خزمەت گوزاریەوە بۆیان قەرەبووەکەنەوە کاتی ئەوە نەهاتووە ئەم قەرزیان پێ بدەنەوە بەتاکیت ئەم حکوومەتە ئی خەڵکە خەڵکی کوردستانە و دەرهاویشتەی خەباتی ڕزگاری خواسی خەڵکی کوردستانە قوربانیەکێک زار زۆری لە پێناو دراوە بۆیە مەسەن هەڵوێستی حکوومەت بۆ خەڵک دوای 2004 لەگەڵ بوونی ئەم هەلە بۆ حکوومەتی کوردستان و گۆڕانکاریەکانی عێراق بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان چ گۆڕانکارێکی نەوعی خێرا لە هەم هەرێمی کوردستان کرد لە ژیانی خەڵک لە خزمەت گوزاریەکان لە پێشخستنەکانی هەرێم ئێستا هەرێمی کوردستان و هەولێرش وەکو نمونەیەک لە عێراقدا کە هەموو ئیشادەی پێدەدرێتن ئێمە کە 2004 دەبووینە پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی ئەمە مەکرەمەیەک نەبوو ئەمە ئیستحقاقێک بوو لە نزیک پێشکەوتنی هەولێر بوو هەم لە عێراق هەم لە بەرچێ لە بینی ئەو شارە عەرەبیانەی کە کرا کە بەیروت بوو و طائف بوو و شارقە بوو بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە لەو قەیرانانی کە باس بکرد کە زۆر سەخت و تاڵیش بوو بۆ هەمومان و حکوومەتی کوردستان نەکەوت لەگەر هەموو ئەو پلانانەی بۆی کرا و ماوە و حکوومەت چکە ئامانزی بووە خۆڕاگرەکەی و مانیشی بۆ خەڵکی کوردستانە چکە حکوومەت هەڵبژاردن بۆ حکومڕانیش بۆ خزمەت خۆشگوزەرانیە و سەخامگیری ئاستی ئەو ناونیشان و ئەو تایتڵ یعنی با بڵێن ئەو نازناوە بوو کە پێی بەخشرا پایتەختی گەشتیاری بەڵام استحقاقێک بوو لە بینی کۆمەڵێک وڵاتان ئەوانش هەموو کەم قدرەتی خۆیان بەکاردن ئەو تیمانەی کە هاتن مەسەرەن هەرسەنگاندنەکانیان کرد وڵاتانی عەرەبی بوون خەڵکی کورد نەبوون وازەحە بۆیەش حکوومەتی هەرێمی کوردستان کە هەست پێ دەکەین لەگەڵ باشبوونی قەیرانەکان و بڕێک باشبوونی باری دارایی دەست بەجێکرایە بە پرۆژەکان بکرێتەوە و خزمەت گوزاریەکان و بینیمان پاشەکەوت چەند کەم کرایتەوە و هەوڵەکانی حکوومەت زۆر وازەحە کە ئێمە هەمومان گەشتبینین بەو ئایندەی کە لە پێشمانە کە کوردستان بەرەو قۆناغێکی دیکەی زیاتر هەرسانەوەی ئێمە کە لە مؤامراتەکان دەرچوین
تەنها تەمەنایان لەسەر مۆڵتەیات و پێدراوە ئەمە حقیقەتە چکە مامەڵەی لەگە دەکەین ڕۆژانە چۆنمان موچە گۆرانی بەسەر دەهاتووە قەرزەکانی حکومت کەم بووە بودجەی تەشغیلی زۆر بەکورتی لایەنی خزمەت گوزاری شەچێتە پێشەوە باشترە بێت مەسەن 200 میلیۆن دلاری بانکە هەلێکان زۆر جار لەناو پاسە بڵێن لە کاندیدەکان وەرەگرین ئێوەش ینی پۆستەکەتان زۆر گرنگە ئەمە باسی نەتایج دەکەین ئەمە باسی نەتایج دەکەین و چەند ساڵە چۆن خزمەت کرا ئەمە هەمووی مەلموسە ینی بەرجەستەیە و خەڵکەتی پێ دەکاتە بە تاکید بەرنامەکانی حکومت لە ئایندەدا بێ بەپێی ئەو بارودۆخی کە هەم پەیوەندەکانمان لەگە بەغدا باش بتۆ لەگەڵ جیرانەکانمان و بەرنامەکانی حکومت لە هەموو ڕوێکەوە بە ئاراستەیەکی زۆر گەشتبین و دەستوەیەکی زیاتری خزمەت گوزاری دکتۆر هەواڵ ینی هەوڵە دەم ئەو شتانی ڕێی کاکنەوزاد وەرەگرم ینی ئەوەندەی بکرێ ڕای تۆشی لەسەر وەرەگرن بەڵام بەر لەوە چەند ئێستا ئەمڕۆ دەنگدانی تایبەتە چەند گرنگە ئەو قۆناغە تێپەڕێنین وەک چۆن شتە خراپ و سەلبیەکانی ترمان تێپەڕان جنابتە نامەژتان بە هەندێکیاندا چیتر هێزەکانی ناوخۆ پێشمەرگەی ئاساییشە پۆلیسە تێکەڵ بە ململانەی سیاسی و حزبی نەکرێت من لێرەوە داوا لە هەمویانەکەم و لە هەموو خەڵکی ژەکەم هەرچی بکەن بۆ حیزب دوایی حیزبێ لە حیزبێ جیا بێتەوە و زەمەنی حیزبەکە تەواوە بێ هەرچی بکەن بۆ کەسێ دوایە چێ بۆ لایەک و لە پێناوی بەرژۆندی و پلە و پای و پۆستی خۆیان ئەڕوا بەڵام هەرچی بکەن بۆ خاک بۆ میلەتەکە بۆ ئایندەی ئەم وڵاتە بۆ قوربانیەکانی شەهیدانی ئاویانە بۆ تێکۆشانی پێشمەرگەیەک سنگی خۆی یاوەتە بەرگولە وڵاتەکەی پاراستووە بۆ پزیشکێک بۆ ئەندازیارێک بۆ کرێکارێک جوتیارێک بەقاڵێک بۆ میلەتەکە ئەمێنێتەوە پاراستنی دەوڵەتەکەمان ئاشکردنەوەی خەڵک و خاک کە لە 16 ئۆکتۆبرە خاکیان لە خەڵک ڕەنجان و خەڵکیان لە خاک ڕەنجان کاتی ئەوەیە کە ئەبێ ئەمانە ئاشکەیتەوەوە ئەبێ هەمومان تێبگین کە ئەوانە سەرمایی مرۆیی دەوڵەتەکەن هی باڵێک و هی ماڵێک و هی خەڵکێک و هی لایەک و هی جێتێکی سیاسی نین بۆیە بەڕاستی ئەبێ ڕوئیای هاوڵاتی بوون دروست بێ ئێمە هەوڵمان زۆراوە خەڵک کادر بکەینەوە بە کارمەند لە دەستگاکانە و لە بنیاتی قانونیە بیکەین بە هاوڵاتی ئەو هاوڵاتیە با کارمەندی ئاسایشیا پۆلیزیان پێشمەرگای هەر شوێنێ بێ ئەوە بە دەنگی خۆی نەخشی ئایندە و ڕەنگی ئایندەی وڵاتەکەی دیاریەکە ئەگەر پێی وایە باش خزمەت نەکراوە فرسەتێک هەیە بەبێ بەریەکەوتن بەبێ شەڕی ناوخۆ بەبێ کودەتای سەربازی بەبێ ماڵوێرانی کردن بەبێ تەسلیمکردنی ئیرادەمان بە دوژمنەکانمان ئەتوانێت بە دەنگی خۆی بیگۆڕێ ئەگەر پێشی باشە ئەتوانێت بیهێڵێتەوە لەبەر ئەوە دیموکراسی باشەکەی لەوایە ئەبدەیتی سیستەمەکە دەکەیتەوە سیستەمەکە تەنیا بۆ ئەوە نیە حەق لە خەڵک بسەنیتەوە کە ئیشی کردووە ئەتوانی پشتیوانی بکەیتەوە و ئەگەر بۆشاییەکە لە شوێنێکە هەیە ئەتوانی بە دەنگ پڕیکەیتەوە بۆیە من هەموو خۆشەویستانە دڵنیاکەمەوە ئەوان سەرکردە و سەرۆکی ڕاستەقینەی ئەم وڵاتەن ئەوان قوربانی دەری ڕاستەقینەی ئەم وڵاتەن نابێ خۆیان بەکەم بزانن نابێ بکەونە ژێر ئیرادەی هەڕەشە و ترس و تۆقااندن و ملپێکەچکردنی هیچ لایەنێکی سیاسی جا ئەو لایەنە لە دەسەڵاتایە یا لە هەر شوێنێکایە گرنگ نییە ئەو هاوڵاتیە ئەو لایەنەکانی دروست کردووە بەبێ میلەت هیچ کەسێ هیچ نییە هەر کەسێ قەڵایەکی دروست کردووە شورایەکی دروست کردووە بە ئێسک و پرووسکی ئەنفالەکان و بە ئێسک و پرووسی شەهیدەکان و بە ئێسک و پرووسک و تێکۆشان و ئارەقی ناوچەوان و دەستی قوڵیشاوی خەڵکی بەژمەینەتی کوردستان دروستی کردووە بۆیە پاراستنی ئەمە لە هەموو شتێک گرنگترە و سەروەری ئەوان و شکۆ و کەرامەتی ئەوان لە هەڵبژاردنەکان لە هەمووی گرنگترە کە تۆ لە هەڵبژاردنە فرسەتت دابە و تعبیرێکی ڕاستەقینە لە خۆی بکە لەسەر جادەش بەرگری لێکە لە بەردەم دوژمنەکەش بەرگری لێکە بەڵام ئەگەر ئەمە بوو کەڵە بوو دەمامکرااو بوو لە شەڕ بەرگریت لێ ناکە لە بنیادنانە لەگەڵت نابێ لە خزمەت گوزاریە لەگەڵت نابێ خۆی بە خاوەنی دەوڵەتەکەت نازانێ دارەشکێنێتەوە کارەبا ئەبڕێ تەجاوزەکە ماڵوێرانی دروستە باش دکتۆر قسەیەک ینی بەر لەوەی قسە لەسەر ئاشتەوایی و پێکەوە ژیان لە سلێمانی بکەین و تێپەڕاندنی تای هەڵبژاردن بەر لەوە ینی باسی خزمەت گوزاریم لەگەڵ کاکنەوزاد کرد یەکێک لەو نیگەرانیانەی لە سنووری سلێمانی هەیە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتەکانیان بینین ئەوەیە ئەڵێن بۆ نمونە هەولێر شەقامی 120 مەتری بۆ کراوەوە تا بناغی 150 دانرێت کەچی سلێمانی لەم خزمەت گوزاریانە بێبەشە ئەمەش بەشێک بووە لە ململانەکان و ینی جەنابتان وەکو پارێزگاری سلێمانی پێتان وایە بەم زوانەتی ئەپەڕێت و سلێمانیش و خزمەت گوزاریانەی بۆ گەڕێتەوە کە شایەنی خۆی و بڵین ناوەکەی و ئەوەی کە پایتەختی ڕۆشنبیریە پارە لە کوردستان دابش بۆ تا ئەم دەقێش بەسەر دوو ئیدارەیە و کوردستان لە ڕووی شکلیەوە و لە ڕووی عملیەوە نەک لە ڕووی قانونیەوە دابش بۆ بەسەر دوو زۆنا تا ئیستا ئەو زۆنەی کە لە لای ئێمەیە ئەو خزمەتە نەکراوە بەقەت ئەو دەستکەوتەی کەتیای بووە و ئەو لایەنەش بەرپرسیارە کە دەسەڵاتدار بۆ لەو شوێنەیە ئەو هەژمانەی ئێمە لەوین ئەمانوێت
بارودۆخێ دروستکەین ئارامی هەبێ بۆی سەرمایهدار بتوانێت پارە خەرجکە بۆی حکوومەت بتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە من نمونەیەکە بۆیانمەوە لە ماوەی منە 48 دەرمان ناوە 12 تاعنی لەسەر بۆ تاعنەکان بە یاسایی جواب دراونەتەوە بە هیچ جۆری احتیکارمان نێشتووە کە احتیکارت نێشت بەڵێندەر بازرگان ئەوێرێت بێت خزمەتکە تۆش ئەتوانی بەو کوالیتی حکوومەت و خەڵک ئەوێ چاودێری بکەی و نێڵیت ببی بە دەڵاڵی دەوڵەت نابێ بێ بە دەڵاڵی بازرگان بێ بە دەڵاڵی خەڵک بێ بە دەڵاڵی بەڵێندەر من ئومێ دەکەم ئەمە تەواو ببێ و ئەوانەش بڕیاری گەورەی ئەوێ یعنی زۆر خەڵک جاری ئێوایە گلەی لێماکە ئەڵێ ئێوە باسی محاویلاکەن باسی ڕاکێشانی تۆڕی ئاوەکان بۆ باسی 100 مەتری ناکەن ئەوانە لە دەسەڵاتی پارێزگاکانە نییە ئەوانە وەزارەتی پەیوەندیداری هەیە بودجەی قەبە و گەورەی ئەوێ خۆزگە ئێمە ئەو دەسەڵاتمان هەبووە یان جیاوازی هەیە لە نێوان لەو بودجەی بۆ هەولێر سەرفەکرێت و لەوەی بۆ سلێمانی سەرفەکرێت تۆ ئێمە کێشەی پارەمان نییە بودجەمانە کێشەی خراپ ئیدارەدانی ئیدارە و پارەمان هەیە ئەبێ کێشەکە چارەسەر بکەین ئەگەرم کێشەیەمان چارەسەر کرد تۆ توانی بە PPP ئەڵمانیەکان هاتوونەڵێ مە 100 مەتریتانەوێ 150 مەتریتانەوێ بە PPP بۆتان جێبەجێەکەین نە دینارێکمان لە هاوڵاتی ئەوێ نە دینارێکمان لە دەوڵەت دەوێ بۆیە ئێمە ئەگەر استقرار هەبوو ئەگەر زمینەیەکی لەبار هەبوو ئەگەر حکوومەت حیزب دەستی چۆن ئیستا ئێمە بەڕاستی لە سلێمانی ئەومان کردووە دەستی حکوومەتمان لە مؤسسەکانە بردوۆتە دەرەوە ئەوە توانێت لە ڕێی ئەنجومەنی پارێزگاکان و نوێنەرەکانیان لە ڕێی پەرلەمان و نوێنەرەکانیان لە ڕێی ئەنجومەی نوێنەران و نوێنەرەکانیان لە ڕێی میدیای خۆیەوە لەوێوە داخل بێتەوە ڕەخنەکانی خۆی بڵێ نابێت دەخالت لە بەڕێوەبردننی ئیداراتا بکە ئەگەر ئەمە سەر بکەوێ ئەوانە جێبەجێ ئەبن و ئەمانەشتی قورس نین ئەمانە ئەکرێ بکرێن بەڵام لە ڕابردووە ئەم دام و دەستگایانەی ئێمە یان پرۆژەکانیان ناوە بە دەستی 2 3 و 4 یان یانە بە کۆمپانیای حیزب یان ناویان لێ ناوە پرۆژەکە نەکراوە بۆ نمونە پرۆژەی 100 مەتری پرۆژەی 100 مەتریەت بۆ ئەکرا ئیستا تەواو ببێ نەک ئیستا باسی بکەین چۆنی چارەسەرکەین و بەشێک لە پرۆژەکە کەمکەینەوە بۆی پارەی کەمتری تێ بچێ و حکومەتیش ئەبوو ئەو پارەی بۆ پرۆژەیەکی دای ئەنێ بە سوولە بە نەختینە لە بانکێ دای بنێ لی خەرج بکرێ هەتا پرۆژەکە تەواو بێ ئەویش ئەمەی نەکردووە من نمونەیەکت بۆێنمەوە ڕێگای چەمچەماڵ کەرکووک لە ساڵی 1950 تا فەرمانی دەرچووە بە تیرۆک و بەوە قیرکراوە ئەو خەڵکانی لێوێ ئیشیان کردووە ئەڵێ نیزامی مەلەکی ڕوخان نظامی جمهوری هاو ئەو پرۆژێ 3 ڕۆژ وەستا بۆ لەبەری پارەکەی لە بانقایە نظامێکی سیاسی لە دەوڵەت گۆڕاوە نەک محافظێک نەک حیزبێک نەک لایەنێک پرۆژەکە نەوەستاوە ئێمە بێ لەمە دوایە پرۆژە نەکەین یاکە کردمان پارەکەی بە نەختینە بە نرخی ئەو ڕۆژە لەسەر بودجێ ئەو ساڵە بخینە بانقێک لی خەرجکرێت تا تەواو دکتۆر ئەوەندەی ئەکرێ بە کورتی وەڵامم بیتەوە بۆی چەند ئەتوانم هاوسەنگی نێوان پرسیار و کاتەی ئەیدەم بە هەردووتان یعنی یەکسان بێ قسە لەسەرەوە هەیە ئەو ململانەی لە سلێمانی هەبووە ئەو ئاشتەوای کۆمەڵاتی کە تا ڕادەیەک تێک چووە کاریگەری لەسەرەوە هەبوو هاوڵاتیان متمانیان نەبێنێ نەچن بۆ دەنگدان و بەرهێنەران و مستەسمرینی ناو و دەرەوە جورئەت نەکەن بێن لە سنوورەکە بیکەن وەڵامی تۆ ئێمە بە کورتیەکەی ئامانجی ئێمە ئەوە بووە کە خەڵک بەشێکە لەو ملانەیە خۆی خەڵک لەو ململانەیە بێتە دەرەوە حیزبەکان بەتەنیا ناتوانن ململانێ بکەن پشتیوانیان نەکەن گرنگ ئەوەیە ئەبێ ئارامی هەبێ لە وڵاتەیە ئەبێ ئەوەی یەت خزمەتی باشتر لەوەی پێشوو بکە ئەبێ خزمەتکارتر بێ ئەبێ خۆی بە بەرپرسیاری بزانێ لەوەی ڕوئەیە ئەبێ لەگەڵ ژیانی خەڵکا بژی ئەبێ نەچێت خۆی لە قولەیەکا بژی و خەڵک لە خوارەوە بژین ئەبێ لە ناو خەڵکا بێ ئەبێ پاسانەوە لەگەڵ خەڵکانە بێ ئەبێ لەگەڵ ژیانی تایبەتی گشتی هەموو کارتەکانی کۆمەلگاکەیە بێ ئەبێ لەگەڵ دەردەکانیانە بێ لەگەڵ دەرمانەکانیشیانە بێ ئەبێ خۆی بە بەرپرسیار بزانێلەوە ئەم ڕۆحیەتە ئیستا دروست بووە و من ئومێدی زۆرم بەوە هەیە کە ئێمە و قۆناغەمان تەجاوز کردووە قۆناغێکە پێویستمان بە یەکریزی خۆمان هەیە یەکریزی زارێکی ناڵێم یەکریزیە کە چیم پێ خۆشە بۆ تۆ پێم خۆش بێ چی بۆ خۆم پێم ناخۆشە بۆ تۆش پێم ناخۆش بێ و نەهێڵم من لە تۆ بکەم بە پێشە پیات سەرکەوم بەڵکو خۆم بکەم بە قوربانی من داوام کردووە کە ئێمە بەر لەوەی خەڵک جادەمان لێ بگرێ بێ خەدەماتیان بۆ بەرین ناکرێت تا و تایە نەسووتێنێ محاویلەکە نەکوژێنێتەوە تۆ نەچی خزمەتی بکەی ئێمە لە سلێمانی سوپاس بەخوای گەورە بە پشتیوانی هەموو لایەک توانیمانە ئەوە بکەین کە پێش ئەوەی داوامان لێ بکرێ وەڵام بینەوە نەک ئێمە بکەینە بەرکاری ئەو بارودۆخانی کە ڕوئەیە بەڵێ سوپاس دەکەم کاک نەوزاد چەند گرنگە لەگەڵ کۆتایی هاتنی بانگەشە لایەنە سیاسیەکان بنکە و قاعدەی جەماوەریان تای هەڵبژاردن بەریان بدات و واز لەو گوتار و خیتابە ئاگرینانە بێنن کە پێشتر بەرامبەریەک پێشکەشیان نەکرد
طبعا بەتاکید زۆر لەوێ وەقسە لەسەر ئاشتەوایی و بەڵێ بەتاکید ئەمە زۆر گرنگە چکە گەمڕۆ پێش بچێ و منافەسێ بەیانی پێکەوە دانیشتنە و کارکردنە چون هەمان لە کوردستان و لە حکومڕانیشەوە چەند ساڵێ چەندین هەرمەتی هەڵبژاردن و هەموو دەرهاویشتەکانماندی بەڵام لە کۆتایی دەربەیەکەوە دەبێت دامشین و حکومڕانی بکەین و ئەوەش ئەرچی سەرشانی هەمومانە چکە دەبێت هەم قەواعدی ئەحزاب هەم ملەتەکەمان دەبێت ئاشتی دەبێت ئارامی دەبێت خەڵک دەیەوێت حکوومەتی کوردستان من سیجامی هەبێت و بڕوا بە پێشەوە خزمەتی بکاتن چکە پێشکەوتنی حکوومەتی کوردستان پێشکەوتنی خەڵکی کوردستانە ئەمە دوشتی لێک بەسراوەیە و ئەمەی ئەمڕۆژ کە باز دەکرێتن مەسەرەن جیاوازیەکان ئەوەکان چۆن بووە بۆ گلەی زیاتر لەو لە هەبووە چکە زۆر جار باسکرایە هەولێریشە بووە نا زۆر جار باسکرایە بودجێ هەولێر زیاتر بووە زۆرە بەڵام نامە حقیقەتێکە بودجە دابەش کراوە وەکو کاک دکتۆر باسی کرد تا ئەم لە حەزەیەش واقع حالێکە دابەش کراوە کاتی خۆی کە بودجە دەهات چکە ئێستاکە چکە ئەو بودجانێک کە بەکاردێنن کە بودجێ وەبەرهێنانی پێ دەڵێن بودجێ پەرەپێدانە لە پارێزگاکان بووە وەبەرهێنانە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان بووە بەڵام بودجەکە لە بەغدا داهات 57 بە 43 دابەش کرابوو مە حقیقەتێکە 43 لە سەڵی بۆ سلێمانی چوە 57 لە سەڵی بۆ هەولێر و دۆوە کاتیە زائیدەن ئەوەی لە پەرەپێدان داهات ڕاستەخۆ بە پێی ژمارەی دانیشتوان بەغدا تحدیدی دەکرد ڕاستەخۆ دەهاتە ئۆفیسی پارێزگاکان نەدەچووە ئەنجومەنی وەزیران یان وەزارەتی دارایی پارێزگارەکان لی بەرپرس بوون لە خۆی لەگەڵ دکتۆرەکە ئیدارەدانی خراپ بۆ نەک پارە نەبوو نەنە پارەکە بەو شێوازە واقعحالێت تەسبیت ئەوەی کە باسی دەکەم بەو شێوازەیە چەند ساڵە چکە ئەمەی ئەمڕۆ دەبێنرێت ئەم متمانەی کە لە هەولێر دەبێنرێت لە بەرینی بەڵێندەر و حکوومەت لە بینی خەڵکو و کۆمپانیا لە نەتیجەی ئیشی چەندین ساڵەیە چکە ئێمە بە نمونەیەکی حی زیندوو ئێمە لە 2004 ئۆفیسی تەندەراتی سەرەکی لە حکوومەتی هەرێم پارێزگای هەولێر هاتە پارێزگای هەولێر ئێمە 7400 پرۆژە نزیک 4 میلیارد دلار بە ئیمزای من ئیحالە کرایە درایتە بەڵێندەران با 4 میلیارد دلار 7400 پرۆژە درایە ئەم لیژانانەی کە دامان نابوو لە 2004ەوە نە ئەمڕۆ لە 2004ەوە نوێنەری وەزارەتی پەیوەندیدار نوێنەری وەزارەتی دارایی نوێنەری ئەنجومەنی وەزیران و یەکێتی بەڵێندەران کە نوێنەرایەتی بەڵێندەر دەکەن لە لیژنەکانی کردنەوە فەتە لە لیژکردنەکانی تحلیل و لە ئیحالەکردن بۆ ئەوەی ئەو پەڕی شەفافیەت هەبێتن کە چۆن پرۆژە دەدرێت بە بەڵێندەر ئەمە واقع حالێکە هەموو بەڵێندەران ئەم حقیقەتەکە دەزانن جیاوازی نەکرای بە هیچ شێوازێک ڕێگری لە هیچ کەسێک نەکرای کە لە هەولێر هات بێت و بەرهێنام بکە کاسبی بکە بەڵکو ڕێنمایەکانی ئێمە و ئەو تەوجیهاتی بۆ ئێمە شاتەوە ئەو کارێ ئێمە کردمان ئاسانکاری بووە بۆ خەڵک بە گەواهی ئەوەی مەسەن چەندین وەبەرهێنەری بیانی مەسەن ئوردەنیەکان گەورەترین کارگەی خشتی ئەلکترۆنی بڵێن کە لە هەموو عێراق ئێستا لە هەولێرە کە هاتن هەموو ئاسانکاریەک و تایمێک تەنها بۆ ئەوەی بتوانن کارگەکە دروستکەن و وەبەرهێنان بکەن بۆیە ئەم کارانەی کە حکومت دەیکات کە دەتوانێت ڕاستەخۆ متمانەی خەڵکو و بەڵێندەر و وەبەرهێنەر بینیت و کە خۆشگوزەرانی بۆ خەڵکی تێدابی ئاوەدانی و سەخامگیر تێدا دەبێتن ئەمە زۆر گرنگە جیاوازی نەکرێت کێشەی کارەبا کێشەی ئاو کە تا ئێستا بۆ نمونە ئێمە گوێمان لێبێ لە هەولێر هەیە مادام لەو بوارانەی تر سەرکەوتو بوون بۆچی لەم بوارانەی تر پێشکەوتنی پێویست نەبوو پێشکەوتنەکان زۆر هەیە ئێستا هەولێر تەنها مەسەن ئەوانەی کە بڵێن نازحین لە هەولێر 9 میلیۆن کەس ماوە بۆ ژمارە دانیشتوان تەماشا بکەیت لەگەڵ احتیاجاتی کارەبا ئێستا لە هەرێمی کوردستان تەولید کێشەمان نییە مە کێشەمان لە سوتەمەنیەکەیە چکە تەکنیکی محەتاتی تەولیدیمە هەم بە گازوایل ئیشە دەکە هەم بە غازی طبیعی ئیشە دەکە کە لە کۆرمۆرەوە دێتن لەبەر ئەوەی حکومەت تووشی قەیران بوو ئەو پێداویستەکانی کە لە نەوت و داهاتەکە سەرچەکانی خۆی بردیبێ بۆ موچە ناتوانێت فیول گازوایل بۆ محەتات دابین بکە لە نەتیجە تەولید کەم بووە ئەمە قەیرانی کارەبایەکەی لێرە یان نەک ئەوەیە کە بڵێن تۆڕی کارەبانیە یان محەتاتی تەولید نیە لە کوردستان نا حکومەتی هەرێم لەبەر قەیران ناتوانیە بەپێی ئەو عەقدێکە هەیەی چکە دەبێت خۆی سوتەمەنیەکە دابین بکە بۆ محەتات ناتوانێت لەم قۆناغەدا بەڵام ئەوەی ئێمە پێ ئاگادارین کە لەگەڵ داناغاز کێشەکان چارەسەرکرا ئێستا داناغاز تواناکانی زیادکردنی غازی طبیعی زیاد کردێ بۆ ئەوەی تەولیدی کارەبەکە من ئەوەی بەپێ ئەو بەرنامەی وەزارەتی کارەبا هەیە دوای هەڵبژاردن ئەم غازە زیادە دەکاتە محەتاتەکان کە حەزمی کارەبا و لە هەولێر محەتەیەکی دیکەینەوتی ڕەشمانەیە کە کۆریەکان دروست دەکەن لە کەورگۆزک 300 مێگاواتە ئەویش تەواو بووە ئەمانە هەموو دەستە سەر ئینتاجی کارەبای کوردستان ئاویش لە هەولێر ئەو قەیرانی ئەو بۆ شکلینی کە دروست بووە چکە هەولێر مەشروعەکانی 1 و 2 3 ئیفراس کە نزیک 16000 متر مکعب لە ساعاتێک ئاو دینی زایدن 1000 بیرمان هەیە لە هەولێر ئیشە دەکات بەڵام ئاستی بیری لە منتەقەکانی ڕێژەیە بۆ نمونە گەڕەک هەیە
کێشەی زۆر زۆرە گەڕەکەی ئاوی هۆکارەکەی ئەوەیە ئەو شوێنانێک کە لە کەس نەزان و بنەسڵاو و بڵند دەکاتە ڕۆژهڵاتی ئەو کە شوێنیان بەرزە ئاستی بیرەکان و ئاودا بەزیە بەسا ئەو بیرانێک کە پێشتر لێماندا لە قوڵایی 200 متر بووە ئێستا پێویستی بە 350 مترێ بۆیە بەردەوام ئەو بیرانە کێشیان هەوە بیری بەدیلمان لێدا و ئێستا پرۆژەی چارەم لە جێبەجێکردندایە ئێستا کە دەبین لە بینێ و خەزانەی لە وەزارەتی پێشمەرگەی بۆ کەس نەزان لە جێبەجێکردندا ئەم کێشانە چارەسەر دەکرێتن بۆیە قەیرانەکانی ئاو باز دەکرێت وەکو هەمووشان زان لە چەند شوێنێکی محدودە و ئەوەش دەست بەجێ عیلاج کرایە. سپاس دەکەم دکتۆر هەواڵ بەنسبەت سلێمانیەوە ینی کێشەی ئاو کێشەی کارەبا بە دیاری کراوی یعنی دەدوای هەڵبژاردن ئەکرێ بوو ترێ باشترە بێت چکە ینی هاوڵاتیان بەدەست پارەی مۆلیدە ئەهلیەکانەوە هەیە ینی 5,000 6,000 7,000 90,000 100,000 بۆ هاتوۆتەوە بە پێی ئەوم پێرانەی کە داوای کردو بۆی دانراوە ئەمە باشتر ئەبێت تۆزێ ئەرکی یان قورسایی سەرشانی هاوڵاتیان هەندێک سوکە بێت بەڵێ ئەبێ ئەرکی حکوومەت دەبێ ئەرکەکانی جێبەجێ بکات ئەبێ حکوومەت بێ بە حکوومەتێکی خزمەت گوزار بە معنای کەلیمە پێداویستیە سەرەکیەکان کە ڕۆژانە هەمومان پێویستمان پێبێ بە فەقیر و بە دەوڵەمەنەوە ئەبێ جێبەجێ بکە ئەوانە سەرەکی ترینیان ئاوە کارەبایە سوتەمەنیە تەندروستیە پەروەردەیە ڕێگاوبانەکانن کامانەشتی چارەن و سازن بەڕاستی ناکرێتەوە ئەم ڕێگایە بەستەنیا دەوڵەمەنی پیان ناڕوە ئەبێ دەستمانتیایە بێ ئێمە لە سلێمانی تەنیا ئەوەشمان نەکردووە کەرتی تایبەتیشمان هێناوەتە ناوم پرۆسەیە ڕێکخراوە دەوڵەتەکانیشمان هێناوەتە ناوم پرۆسەیە بای 2 میلیۆن دلار لەم لە یەکی ئەم دەیەوە دوای هەڵبژاردننی و NDP ئەو 4 پرۆژەی ئاو و کارەبا لە سلێمانی جێبەجێەکە کە جزێک لەو کێشانە حەلەکە بەڵام کێشە لەوایە کە ئێمە قوربانی ئەو پرۆژانین کە لە کاتی خۆیان نەکراوە قوربانی ئەو پرۆژانین کە بە گەندەڵی ئیشی تیاکراوە تۆ بوونە بەندایە کە دروست کردووە لە چەقچەق لە قولەرەسی لە ئەو شوێنانی کە ئەبوو ئاوی سلێمانی پێ باشێ بەرنمەیەکە بۆ کە لە شارباژێرەوە ئاو بنەرێ بۆ سلێمانی بەنداوەکەت ئاو بردوێتی کەسیش لێ پرسیینەوەیەکی نەکردووە کە چارەسەری بکەی خەتی 1 و 2 دوکان ئەبێ بیکەی بە خەتی 3 ئەبێ ئاوی گۆپتە پەچەمچەماڵ کە 3 جار ئەم حکومەتە پارەی بۆ دانا و خەرجی نەکردووە کە بۆ 50 ساڵ مشکلی ئاو لە سلێمانی و لە چەمچەماڵ و لە شۆڕش کە هەمووی ئەنفال نشینن چارەسەرەکە ئێمە بووین بەسەر بارودۆخێکە هاتوین کە ئێمە خۆمان من خۆم هەژمان نەلێوم و ئیدارەکەی پێشمنیش لە گەرمەی شەڕی داعش و نەهامەتی و دابەزینی نرخی نەوت و شەڕ و نائارامی و نائیستیقراری بینی بەغا و هەولێرە هاتوین و لە حکومەت لە وەزعی اقتصادی خراپە بووە بەڵام ئەمە ناکاتەوە ئێمە نەچینە ژێرباری بەرپرسیارەتێکی ئێمە لەگەڵ اتحادی ئەوروپی بۆ تاقی بەدیل خەریکین لەگەڵ کەرتی تایبەت خەریکین لەگەڵ منەظەمات خەریکین حکوومەت بودجەی هێناوە 2 میلیارد دینارمان هێناوە بۆ مەسەلەی کارەبا دوێنێ من 46 پرۆژەی کارەبای سلێمانی پارێزگاکە هەمووی میعلان کرد کە بە سوپاسەوە بۆ سەرۆکی حکومەت هێرێمی کوردستان لەسەر داوای ئێمە ئەو پارەی تەخسیس کرد بە ڕاستەوخۆیی بە نەختینە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کارەباوە و بە هاوکاری پلانی بەڕێوەبەرایەتی پلانی پارێزگا ئەوەی ئستاکەوێتە جێبەجێکردنەوە کە بەشێکی گەورەی دابەشکردن و هێڵەکان و لۆد لەسەر مەحاویلەکان و خەلەلی گەڕەکەکان چارەسەرەکە هی شوێنەکانی تریش بۆ ئاو هەمان شتمان کردووە بەڵام محەتاتی ئاو ماوەیەکی زۆرە سیانە نەکراون ئەو پمپانەی کە پێویستە لەسەری دابنێن و ماتۆڕەکان هەر لە ئەساسا بەشێکیان هەردانراون و نازانی پارەکەی بۆ کوێ چووە ئەوانی دانراون سیانە نەکراون کوالیتی ئەو ئیشەی کە کراوەکو ئەوە نەبووە کە پێویستە بکرێ بەڵام ئەمانە ناکاتە ئەوەی خەڵک بترسێنین یا ئێمە نەچینە ژێرباری بەرپرسیارەتێکی ئەبێ لە هەوڵی چاکردنی یابین بۆیە ئیستا ئەم حکوومەتە ئەبێ بڕیار بات کێ دەرەچێ کێ دەرناچێت کێ ئەچێتە ناوی کێ ناچێ ئەبێ ئیتر حکوومەتی خزمەتگوزاری بێت چونکە کوردستان لە ڕووی عیمارەوە لوتی زل بووە بەڵام خەدەماتەکانی لە مستەوای گەورەبوونی ئەم وڵاتیان نییە باشە دکتۆر ینی حکوومەت هێرێم تا چه ئاستێک لە نێوان کەوانەیەکە سەر ڕای قەیران و ئابلوقە و ئەو شارانەی لەسەری دروست بووە توانی وێتی ڕێگە لە خراپتربوونی دۆخی خزمەت گوزاریەکان بگرێ بۆ ئەم پرسیارە لە ئێوەکەم چکو ئێوە ینی چۆن بڵێ بەرکەوتنی ڕاستە خۆتان لەگەڵ هاوڵاتیان هەیە لەگەڵ داواکاریەکانیان لەگەڵ خزمەت گوزاریەکانیان وەگەیاندنی بەسەرەوە و وەڵامدانەوەی ئێوە ئێمە لەسەر بنەمایەکیشمان کرد کە غروری سەرکەوتن نەمانگرێ و هاوڕەکانیشمان تووشی غوبنی شکست نەبن ئیدارە نابێ براوە و دۆڕاوی تیاابێ نابێ هەنێ هەز بە غروری بردنەوە بکە هەنێ هەز بە غوبنی دۆڕاندن بکە ئیدارە بۆ خزمەتە ئەرکو بەرپرسیاری زیادە بێ ئەم مۆدلەمان کرد بەڕاستی حکوومەت هاتوۆتە سەر ئەوەی کە بڕوای پێهێناوە و دامی ئەکا من بە ئەمانەتەوە ئێڵێم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مۆدلەی قبول کردووە ماوەتەوە سەر ئەوەی کە ئەبێ ئێمە زمینەیەک دروستکەین ئەمەی تیا بکرێ ئەم قەیرانانی بەسەرمانە هات چەند کەمەرشکیان بوون بەڵام سوودیشان هەبوو ئێمە هێنایەوە سەر ڕاستی ئەوەی کوڕی بوارەکە کێیە
کێ لە بوارە بۆ ئیش هاتووە کێش بۆ دەستکەوت و پلۆ پایە و پۆست و پارە هاتووە ئێستا حکوومەت بە ئاسانی ئەتوانێت تەتەڵی ئەوە بکات بەکێ ئەتوانێت ئیش بکە لەکوێ ئەتوانێکی سەرکەوتوو بکە من داوام لە سەرۆکی حکوومەت و مۆزیرەکان و جێگری سەرۆکی حکوومەتیش کردو بە ئەمانەتەوە ئیستاش داوا ئەەکەم با ئەم حکوومەتە حکوومەتی هەرێمی کوردستان بێت تەنیا حکوومەتی هەولێر و دهۆک نەبێ با ڕازی نەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەنیا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی زۆنێ بێ ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەموو هەرێمی کوردستان بێ ئەبێ جێگری سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەتی هەموو هەرێمی کوردستان بێ ئەبێ وەزیرێک وەزیری ئەوەی بێ و ناش بێ ئەو پارەی خەرجیەکەن هی دەوڵەتە یعنی هەموو هاوڵاتیەکە هی ئەو بەڕێزەشە هی هەموو کەسێکە نابێ لە بانگەشەیە بیکەن بە هی خۆیان و نابێ پۆزی داهاتی دەوڵەت و هاوڵاتی بکەن بە ئیسیسماری حزبی زۆر جار ئەمە هەروەکو کۆمنتێک لەسەر قسەکانی جەنابەت دوای واچمە لای کاکنۆزات زۆر جارەوترێ کاندیدەکان بەڵێنی شتی وا ئەدەن لە ماوەی 4 ساڵە بە سەرۆکی حکوومەت جێبەجێ نابێ ووترێت زۆر جار سەرۆک لیستەکانیش بەگشتی بەڵێنی شتگەلێک ئەدەن کە لە چوارچێوەی سوڵاحیات و کاری ئەوانانیە ئەبێ ئەمەش کۆتایی بێت ئەبێ بەڵێنی گەورە کۆتایی بێ ئەبێ ئەو بڵێ من ئەم حکوومەتە ئەەکەم پەرلەمان چاودێر ئەبم ئەم حکوومەتێتر باسی ئاڵا و باسی هێنانەوەی 140 ئەوانم بۆ نەکا ئیشی ئەنجومەی نوێنەرانی عێراقە بڵێ ئەم حکوومەتە حکوومەتی خزمەتگوزاریە حکوومەتی دروستکردنی ئیستیقرارە حکوومەتی دروستکردنی فرسەتی ئیش و هێنانی مستەسمیری بیانیە نەکوەکو ئێمە مستەسمیرەکان لەسەر حسابی دەوڵەت ببن بە مستەسمیر کە حکوومەت پارەی نەما بکەرتی تایبەش بکەوێ شکست بێنێ وەکوی تحای سۆڤێتی لێبێت سپاس دەکەم دکتۆر کاکنەوزات دکتۆر ئەڤاڵ ینی ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشا لە قسەکانی ئاماژەی بەوە داوتی قەیرانەکان چەند کەمەرشکێن بوون ئەوەندە سوودمان لێبینیوە ئێوەش وەکو خۆتان ینی لە ئیداری پارێزگای هەولێر هەستان بەم سوودانە کردووە کۆمەڵێک شتە بووە کە حکوومەت و کەرتە حکوومیەکان تایدا نووسست بێتن قەیرانەکە ڕایان شڵەکێنێ و خەبەریان کاتەوە هەموو ئەزمونێک کە ئینسان پێدا دەڕوات لایەنی ئەرێنی و نەرێنی هەیە بۆ هەر مرۆڤێک وە هەرێمی کوردستانیش لەم قەیران و سەخت و پلانە گەورانی کە ڕوو بەڕووی بۆەوە مەسەرەن لە دەرهاویشتەکەی زۆر شت هەتا هەڵوێستە سیاسیەکان بە دەردەکەوێت تواناداراییەکان لە قەیرانەکان ڕوو لەوانەیە لە ڕۆژانی خۆش و ئاسایی زۆر شت دەڕوات و خەڵک هەستی پێ ناکات تۆش هەستی پێ ناکەی بەڵام لە کاتی قەیراندا هەست بە قدرەتی خۆت و توانەکانی خۆت و شتەکانی خۆت چەند لە شوێنی خۆیتی طبعاً ئێمە لە هەرێمی کوردستان من بە دڵنیاییەوە دەیڵێم ژێرخانێکی بەهێزی نەبایە هەرێمی کوردستان لە ڕووی ئەو چەند ساڵانەی کە خزمەتی تێداکرد لە ڕووی ئابوودی لە ڕووی سەربازی لە ڕووی پێشمەرگە لە ڕووی ئەمنی لە ڕووی ئەم بابەتانەی کە بنیادینە لە هەرێمی کوردستان نەیدەتوانێت ڕوبەڕووی هەم قەیرانانە بیتەوە چکە فەلەن کەمەرشێن بوو فعلەن پلانەکە زۆر گەورەتر بوو هەموو مندیتمان دراوسێکان هەولێسیان چۆ بوون بەغداچی بوو چه هەوڵێک درا بۆ خنکاندنی ئەزمموی هەرێمی کوردستان ئەم هەڵوێستە ناخۆشانە و تاڵانەی ناوخۆکە بینیمان بەداخەوە بەڵام ئەمە لە ئەساسدا کە حکومەت توانی بووی لەگەڵ هەموو ئەو ڕکابەریانەی لە پێش لەسەر هەموو ئەو تێبینیان لەسەریتی لە ساڵانی ڕابردوو ژێرخانێک بۆ خەڵکەکەی خۆی دروست بکە کە بتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێتە بەرگەی ئەم قەیران و ئەم ڕەشەبایە بگرێتن و وە تێشیدا الحەمدلله سەرکەوتوانە سەرکەوتی پرسیارەکەی منیش لەسەرەوەی زۆر بە کورتی وەڵام بیتەوە چکە وردە نزیکە بینەوە لە چایخانەکە چایەکە خۆینەوە و گفتووەکەشمان بەرداوامەکەین لەوێ یعنی زۆر جار لە بانگەشەکانە ئەوترێت ئەم حکوومەتێکی شکست خوارد و فاشیل بووە ئایا فعلەن وایە؟ نخير بالدليل ئێستا ئەمە هەمومان لە حکومەتدان و حکومەتی کوردستانە ئێستا تا ئەم لەحزەیە بەردەوام بوونی هەیە کە بەرپرسە لە ئەمنیەت و ژیان و ئەو خزمەت گوزاریانی بۆ خەڵکدا دابینی دەکاتن و ئەو حکومەتە بووە کە توانێتی موچە تعدیل بکاتەوە و پەیوەندەکان چاپ بکاتەوە ئەم گەماروی ئاسمانی لەسەر کوردستان هەڵبگرێت و هەموو هەنگاوەکانی حکومەت دیارە بەڵام حکومەت و ڕوو بەڕووی پلانێکی زۆر گەورەتر بوو نە لەبەر ئەوەی حکومەتکە حکومەتی هەرێمی کوردستان بووە ئامانج ئەوە بۆ بەعەلەنی ئاشکراکە کە هەرێم نەمێنێ و ببتە پارێزگاکان و لەسەر زاری سەرۆک وەزیرانی عێراقەوە بۆ وڵاتانی دراوسێەوە کە هەوڵەکە دەدرا ئەم ئەزمموی هەرێمی کوردستان کە قوارەیەک دروست بووە لە دەستوری عێراقی کە دەستورە داهێنویست لە بڕی ببن بەڵام حکومەتی هەرێم توانی بەرگەی ئەم قەیرانە و هەموو ڕخنەکانیش بگرێتەوە هەموو تالیکانیش بگرێتەوە تاوان بەتاکید بە خۆڕاگری ئەو ملەتەی بووە و من بە دڵنیاییەوە دەڵێم خەڵک لە پشت حکومەت ماوە چکە هەوڵ هەبوو بە خەڵکی کوردستانیشەوە حکومەت بکەویتن بەڵام خەڵکەکە لە پشت حکومەتەکەی خۆی ماوە ئێستاش ئەنجامەکانیشی دەبینین کە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا مە دووەمین هەڵبژار نەدەکەن دوای هەڵبژاردننی عێراق و ئینشاءڵڵە ئایندەیەکی دیکەی زیاتر گەشتر بەدەر دوور لە قەیرانەکان هەرێمی کوردستان و خەڵکیش پێدا دەڕواتن کاک نەوزاد دکتۆرە ڤاڵ وردە نزیکە بینەوە لەوەی لە بگەینە چایخانەی مەچکۆ
لەوێ چایەکی گەرم بخۆینەوە و ئیترەگەر نزیک بووینەتەوە وردەوردا پیادا بین خۆمان حازرەکەین بینەرانی ئەزیز ئێستا ڕوون چایەکی گەرمە خۆینەوە و پرسیاری دیکەشمان ماوە شاشەکە بەجێمەوە. خێر بێن ئێمە لە پاسی هەڵبژاردن هەم بۆ ئەوەی ئەوانەشی میوانداریان دەکەین ئیسراحەتیە بکەن و بۆ ئەوەی بەرنامەکەش بەردەوام بکەین لە کەشێکی جیاوازە دێن چایەکە خۆینەوە لە ناوەڕازیا کۆتایی بەرنامەکە. کاک نەوزاد یەکێک لەو پرسانەی کە لای من بۆ بە پرسیار لە دوای 2003 لە دوای بڵین ڕوخانی و لە ناوبردننی ڕژێمی بەعس بجەیەک لەلایەن ئەمریکیەکانەوە بۆ قرار بوو بۆ هەولێر و بۆ سلێمانی تەرخان بکرێت و دابین بکرێت. لە هەولێر چۆن سەرفکرا بۆی دکتۆریش ئەگەر دڵنیام زانیاری هەیە لەوێ چی بەسەر هات؟ بەڵێ تاوان دوای 2003 ئەمریکا دەست بە جێبجێ 17 میلیارد دلاری بۆ سەرجەم عێراقدانا بۆ 17 میلیارد دلار بۆ ئاوەدانیکردنی عێراق و لەسەر سێکتەری جیاواز و لە پارێزگا جیاوازەکان وە لە چوارچێوەژیان لە ناو هەرێمی کوردستانش. طبعا ئەو پرۆژانەی کە وەختی کۆ لەسەر بودجەی ئەمریکیەکان کە نزیکی کۆی گشتی لە هەولێر 600 میلیۆن دلارە جێبەجێکراوە هەمووی چکە بەشێکی لە پرۆژەکان وەکو پێی دەگوترا شێر پرۆژێکت پرۆژەی هاوبەش بودجەیەک ئەمە داماندەنا بودجەیەک ئەوان دایاندەنا پێکەوە جێبەجێمان دەکرد. یەک لە پرۆژە سەرچەکان ئەوان کە هاتن ئەوەی پێ ئاگادارم هەم بۆ ئێرە هەم بۆ سلێمانی و هەم بۆ دۆک تەرکیزیان لەسەر ئاو کرد بۆ ناغی یەکەم بەڵێ ئەمان 2004 ئەو وەختی کاکە عەبدولمەهیمن بارزانی وەزیری شارەوانی بوو بۆ وەکالەت کۆبوونەوەی یەکەم کە لەگەڵیان کرا ئەوان باسییان کرد کە باسی مەشروعی ئاوی فرازمان کرد کە هەندێک بڵێن لە ڕووی دیزاینەوە ئەوڕا قوشتەکانی حاضر بوو کە گرنگ بوو خەتی سێمی ئیفرازی بۆ ئێمە چکە دوو خەتمان هەبوو تاقی ئینتاجیان لە دووار دەوروبەری 5000 مەتر سێجا بوو بۆیە دەبایە داوامان کرد پرۆژەی سێم جێبەجێ بکرێتن. بۆی ئەمریکیەکان کە باسییان کرد گوتیان ئێمە خۆمان دەیکەین بەڵێندەریش خۆمان دینن و بۆ بنژوو دەیڵێن جوابەکەی وەڵامەکەی کاک عەبدولمەهیم بارزانیش زۆر بە ئاشکرا گوتی ئێمە ئەومان دەوێت ئێمە هیچی دیکەمان ناوێ خۆتان چۆنی جێبەجێ دەکەن دەیدەن بەشوێ چی دەکەن ئێمە هیچ ئەوەیەکمانێ ئێمە تەنها ئاوەکەمان دەوێتن. لەسەر ئەو ئەساسە ئەوان دەستیان بە پرۆژەکە کرد کە گۆی گشتی تقریبان 220 میلیۆن دلاریان لێدا کە خەتی سێم بوو کە 10,000 مەتر سێجا ئاو لە سەعاتێک دەگەین تا هەولێر و ئەو کۆمپانیای بۆ دەریشی چوو لە قۆناغی دووەم کە زۆر زگ بوو کە شەریکەی کۆمپانیای ماڵی کاکسەلام کەریمخان بوو کە تەسەور دەکرا ڕێیان پێش نەدرێت لە هەولێر کە کارەکەی خۆیان بکەن باکسەوە کاگنی سیروان بارزانی وەکو سەرۆکی حکومەت پەیوەندی پێکردی کە هەموو پاڵپشتێک و هەموو ئاسانکاریەک بکرێتن بۆی پرۆژەکە جێبەجێکرێ و ئەوانیش لە کاتی خوساتی خۆیدا و بە کوالیتێکی زۆر باش پرۆژەکەیان زۆر سەرکەوتوانە جێبەجێ کرد کە دەبین ئێستا کە خزمەتێکی گەورەی هەولێر دەکاتە. هەمان شت بۆ سلێمانی کرایان لەوە بەڵێ بە هەمان شێوە لەوێکرا دیار بوو لەوێ دەرێ ئەوەی من پێ ئاگادارم لەسەر بەڵێندە ڕێک نەکەوتن و ئەوان میزانیەکەیان دانە ناو پرۆژە ئاوی سلێمانی دواتر لەسەر میزانی حکومەتی هەرێم جێبەجێکرا. سواس دەکەم دکتۆر ئەگەر قسەیەکت لەسەرەوە هەبوو من پرسیارێکی دیکە شەکەم یعنی یەکێک لەو گلەیانەی لە سنووری پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیانەکرێت ئەوترێ کاتێک کەسێک پارەی هەیە ئەوێ و بەرهێنان بکە بۆ نمونەمنی بیستومە لە نێوان کەلار و ڕزگاری لە ناو کەلار لەسەر سیروان ئەمە بەنسبەت ئەوێەوە لە سلێمانیش بە هەمان شێوە گلەی ئەوە هەیە کە لە جیاتیەوەی پاڵپشتی بکەن داوای پشکی لەیەکرێ ئایا فعلەن ئەمە وایە؟ وا بووە لە ڕابردووە وا بووە بەڵام ئێستا ئەوە نەماوە ئێستا بە یاستا بە پێ ڕێنماییەکان ئەو ئیشە ئەکرێ و ئێمە ئەو سێکتەرە بەڕاستی یەکێ لەوانی وتم ئەو گورزەکە مەرشکێنە سوودی لێبینین ئەوەیە کە کۆی ئەو پرۆژانی پارەی زۆریان تیا خەرج کرا زۆربەی کەوتون بۆ نمونە زۆربەی و دام و دەستگا دەوڵەتیەکان لە دەربەنی خان ڕووخاون نەک ماڵی هاوڵاتیان ئەوە فەشەلی ئەو ئیدارە و پارەیە دەرەخات کە لەوێ خەرج کراوە بە کوالیتیەک نەکراوە
کە بەرگەی لەرینەوەیەک بگرێ بەڕاستی و لە زۆر شوێنە گەر سەری کتێبخانەی گشتی شارە زۆر بکەیت تێگەی وە سەری کوالیتی و بینایە ئەو پارە زۆری تای خرجکراوە تێگەی ئامانجەکە لێرە بە پێچەوانەوە ئەوە نەبووە تەنیا ئاوەکە بگا ئامانج ئاوەکە نەبووە پارەکە بووە لە کاتێکا تۆ پارەشە دەبێ بێبی بە خەدەمات لەبەرەوە ڕێگاکە ڕاز نەبوو بۆیە بارودۆخەکانیش دەوێت دواکەوتن بەڵام ئێستا ئەو نەوع مۆدێلە و ئەو نەوعتەدا دەخالەتانە تەواو بووە ئەو لایەنە سیاسیانەشی کە ئەو کاتە بەرپرسیار بوونلەوە بە ئەزمون بۆیان دەرکەوتووە کە ئەو جۆرە ئیشکردنە لە ناو دام و دەستگای دەوڵەت و خزمەت گوزاریە فەشەلی هێناوە. باشە بەنسبەت ینی پرسێکی دیکە هەیە لای هاوڵاتیانیش پرسیارە منەمان پرسیار لە کاکنەوزادی شەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە مانگی 12 بەڕێوە ئەچی ئەکرێ ئەوەی کە ئێستا منەی بینم چونکە تۆ گەڵا ئەوەرێ پاییزیەت ئینجا زستانیت ئەوەی کە لەم پاییزایی بینم ناڵێت ئەوەی کە دوای ئەویەت هەڵبژاردنەکان نەکرێت واتە زستانی سەختیەت و بەهار نییە. من بڕام وایە بێ کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێ بە خولی بکرێت چکە زۆر مهمە ئەو تەوقیتە زەمەنیە دروست ببێ هاوڵاتی بزانێت کە 4 ساڵ بتوانانی بە کەسێک گاوە وەلی پرسێتەوە چاو بە خەدەماتەکانە بخشێنێتەوە و جارێکی تر خوێنێکی تازە هەناسەیەکی تازە ئۆکسجین تازە بکاتە ناو سیستەمەکەەوە بە تایبەتی بۆ پارێزگاکان گرنگن چکە ڕۆژانە تەماسیان لەگەڵ هاوڵاتیان و داواکاریەکانیانەیە وەکو پەرلەمانی و کۆنجوێی نێران نین بەڵام ئەمەش پێویست بەوە کاکە ڕێوشێنی بۆ دابنرێ و من ئومێدمە کرد لەگەڵم هەڵبژاردنەیە بکرێەوە لە کاتی خۆیان لە 24/6 یا لە 34 ڕابردووە لە ئەم ساڵە جێبەجێ بکرایە بەڵام ئەوەی کە ئێستا منەی بینم بەوادیرەکان چکە لە عێراقیش نەکراوە لێرە هێشتا و بەوادیرانە نین بۆ کردنیان بەڵام ئومێ دەکەم هەیئاتی ڕقابی چاودێریکردن و بە دووادا چوون بەهێز بکرێ کە لەسەر و هەمویانەوە بۆ پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان باشە کاک نەوزاد ینی لە دەرەوەی بەرنمەکە هەندێک وردە گفتو بۆمان کرد باسمان لە ئەزمون کرد چەند گرنگە ئەزمون بچێتە شوێنەکان ینی من زۆر جار کاندیدەکانیان و زۆر ئاساییە من بۆ دووەم جاریا سێم جار خۆم کاندید بکەمەوە چونکە من ئەزمونم هەیە باشتر دەتوانم مامەڵ یان حەزبەکان کەسێکیان دوو کەسیان دە کەسیان بۆ دووەم جار کاندید کردوتەوە ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە کاک نەوزادادی بەنیازە وەکو پارێزگاری هەولێر بمێنێتەوە طبعا ئەزمون بۆ هەڵبژاردنەکان زۆر گرنگە مەسەن بۆ پەرلەمان ئەو کەسەی دەستە پەرلەمان تەشریعی قوانین دەکا سەرپەرشتی و ئیشراف لەسەر حکومەت دەکا و متابعەی دەکاتن طبعا بەتەئەکید خەڵکی بە ئەزمون سەرکەوتوتر دەبێتن مەسەن بۆ نمونە 2009 چوینە بریتانیا دەورەیەکە بوو کە ئەو عقدەی کە حکومەتی هەرێم هەیە بوو لەگەڵ ناشنال سکول بۆ پەرپێدانی توانەکانی کەوادریەکانی ناو حکومەت ئەمە پارێزگاکان کاکدانا لە سلێمانی من لە هەولێر کاکتەمەر چوینە لەندەن لە مەسەر لەگە پەرلەمانی بریتانیا بەشەشی زۆر لە پەرلەمانتارەکانمان دیت کۆنە وەزیرن يعني بتجربة حكومته وهاتنا وبرلمان كبياني تشريعي قانوني دكا بيوز بحكومة دزانينا وحكومة سيدك جزري يعني بويا مثلا دائما تجربة دولة مندي دكا أو كسيك تشريعي قوانين كان دكاتن حتى كمتابعي حكومة دكا يعني إشراف لسا حكومة دكا خلق يشي بقى أزمن كونه وزيرك مثلا باش دزانيت لم وزارة لم شوينة لم دام دزقاينتي دروات وهروا خلق ديكا شرني إلى وزير به والله خلق يشي مثلا بقى أزمون بس تأوشوين أنا بالتأكيد والدنياش بوشي ويكردوا بويا لزور شوێن پەرلەمانتار چەند خوڵ دەمینێتەوە لەوانەیە بە پێی توانە و ئەدایەکانی لەوانەیە هەست بکەن پێویست دەکات بەرهەمی هەبوو سەرکەوتووە حتا لە ناو حکومەتیش مەسەلەن بەڕێوەبەری گشتیەکان بە تایبەتی بەڕێوەبەری گشتی کە دەتوانین بڵێ ستونی وزارات و دەوائرن مەسەن چەندین ساڵ کە دەمینێنەوە ئەمە ئەزمونێکی زۆر گەورە دێنێ مەسەن دەتوانێت مەسەن بەڕێوەی بە لە هەمان کاتدا ئاڵوگۆڕەکانیش باشە بەڵام دەبێت کەفاعەتەکان چکە هەیە سەرکەوتووە بالتأكيد لهم ژیان وایە خەڵکێکی هەیە لەوانەیە مام ناوەندی بێ سەرکەوتو نەبێت دەبێت دائما ئەوانەی کە دەتوانن ئیشەکانی خۆیان بکەن لە وزارەتوان بەنسبەتەوە من بڕیاری خۆم شخصی طبعا دەورەکەیت کەش من داوام کردبوو دوای 10 ساڵ ینی پێویست ناکات زیاتر بەڵام بڕیاری حەزب ئەوە بوو کاندید کرامەوە باش بۆیە بەڕێی خۆم کە لێم بپرسم بەڵێ تاکو ئەم دەورەیە تەواو دەبێت بەسە ئیندا دەکرێت برادێکی کە هەبا بەنیازی خانشین بیان پێت باشە بچیتەوە ناو حکومەت وەزارەتێک وەرگریت بە پێی وەزمونیت کە خۆت باست کرد طبعا من ئەمە دەمێنێتەوە سەردیسان دەڵێمەوە بڕیاری ینی ڕای خۆت بەستە بەتەکید من و هەموو ئەوانەی کە لەناو ئەو حکومەتە هەن تجربیان هەیە لەناو حکومەت بمینێنەوە بتوانن خزمەت بکەن بە پێی پێویست ئەوە نییە مەطلبێکی شخصیبی بەقەدەرەوەی ئینسان کە خبرەیە شێوی توان زیاتر خزمەتی میلەتەکەی خۆی پێ بکات. سوپاسدانەکەم دکتۆر ئەوەندەی من زانیاری مەبێتەوە وتوتە کە بەنیاز نیم خۆم بۆ پۆستی پارێزگاری کاندید بکەمەوە بۆچی یان من زانیارەکە تەواوە زانیارەکە تەواوە من سەرەتاش لەگەڵ ئەمیشە نەبووم بەڵام یەکەم داواکاری خەڵک لەسەر من
بۆ ئیشە زۆر بوو و داواکاری تایبەتی بەڕێز نەوشیروان مستەفا کە مەبەستی بوو ئێمە لە دەسەڵاتی جێبەجێکردنا مۆدێلێک دروستکەین کە لێکەوتەی ئەو بڕوا و بەرنامە و دەستورە بێ کە هەمانەوە بە فعلی لە ماوەی ئەم هەژمانگە و لە ڕابردوش لە ڕێی نوێنەرەکانمان لە ئەنجومەنی پارێزگا جێبەجێمان کردووە ئەوەمان سەلماندووە بۆیە لەو بڕوایم کە ئەو ئەزمونە پێویستی بەوە هەیە لە سنوورێک و چوارچێوەیەکی هەبێ گرنگ ئەوە بۆ ئێمە بناغەکەیمان داناوە سیستەم حکوومەتەکەمان کردو بە حکوومەتی خەڵک بە یاسا ئیژەکەین کادرمان لە دام و دەستگاکان نێشتوە خەڵک کارمەندە ئەوانەی دەرەوە پلۆپای و پۆستی حیزبیان ئابوووریان کۆمەڵایەتیان هەرچی بێت هاوڵاتین علاقە لە بینی ئەم کارمەندانە و هاوڵاتیە قانون تهدیدی ئەکا پەیوەندێکی ئۆرگانیمان لە نێوان دام و دەستگاکانی خۆجێتی و حکوومەتی هەرێم دروست کردووە لەگەڵ هەیئاتی ڕقابیە دروست کردووە لەگەڵ ناوەندەکانی تەشریع دروست کردووە پەیوەندێکی زۆر ئۆرگانی باشمان لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ منەظەمات لەگەڵ قونسولیەتەکان دروست کردووە کە هەنێکیان لە سەردەمی ئێمەیە بەم شێوەیە تەعاملیان لەگەڵ ئیداری سلێمانی کردووە گینالەوە پێشتەنیا تەعاملیان لەگەڵ ئەحزابەکان و لەگەڵ مەکتەبی سیاسی لایەنەکانە کرد ئێستا هیچ سەفیر و قونسولیەک و وڵاتێکی دەرەوە و ڕێکخراوە نابینی پێش ئێمە سەردانی لایەنێکی حزبی بکاتانەیەتە پارێزگای سلێمانی سەردانی شوێنێکی ترناکە هاوڵاتی دەرگای بۆ کراوەتەوە بووک و زاوایان لە باخچەی پارێزگایە ڕسمەگرن خوێنکارانی زانکۆیان لەوێ ڕسمەگرن ئەم موسسەیەمان لە موسسەیە کە خەڵک وەکو سەرچاوی ئازاردان و خزمەت نەکردنی لەوانەیە لە قۆناغێکا بینی بێتی ئیستاوەکو ماڵی خۆی سیلەکەی بوو بەکرد لە کای سیاسی و ئیداری ئەمێنێتەوە یاکشێتەوە ئێمە بەردەوامە بین خزمەت دەکەین پێشمەرگە چۆن بە بەردەوامی خزمەت دەکات دەوڵەت ئازادیش بێ ببێ دەوڵەت دەنەوەگرتوەکانیش پێشمەرگە هەر سنوورەکەی پارێزێ ئێمە بەو ژیانی پێشمەرگە هەیەی بەو ڕۆحی کە شەهیدەکان قوربانیان پێداوە دوور لە خۆپەرستی دوور لە خۆسەپێنی دوور لە پلە و پایە و پۆست و دەستکەوتی خۆمان خزمەتکاری ئەم میلەتی خۆمانە دکتۆرە ڤاڵە بووبەکر پارێزگاری سلێمانی زۆر سوپاسکەم دەرفەتت پێداین حزورت هەبوو لێرە ئەرکت کێشە کاک نەوزادادی پارێزگاری هەولێر سوپاس بۆ ئێوەش ئەزانم ئەمڕۆ ڕۆژێکی پڕکار بوو بۆ ئێوە بە حکمیەوەی و سەرۆکایەتی لیژنەی ئەمنی بڵین پارێزگاکانی خۆتانەکەن بەڵام ئێمە سوپاسیم دەرفەتەکەین هەربژین کاک نەوزاد دکتۆر مادوو دەبن بەڵێ بینەرانی ئەزیز لێرە پاسی هەڵبژاردن کۆتایی دێت بەڵام ڕۆژی شەممە و یەکشەممەش پاسەکە لە ڕۆیشتن بەردەوامە و دوای ئەوەش لە ڕۆیشتن بەردەوامە بێ لە ناو خەم و کێشە و معاناتی هاوڵاتیانە بێت و ئەبێ بە چاوی حکوومەت و دەنگ و ڕەنگی هاوڵاتیان شاشەی کوردستان 24 بەجێمە هێڵن ڕێزی یادگارپایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا پاسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.